جەنگ هەمیشە ماڵوێرانی بۆ مرۆڤایەتی هێناوە و هاوڵاتیانی بێتاوان بوونەتە قوربانی. دوای 37 ساڵ لە وەستانی جەنگی نێوان عێراق و ئێران هێشتا قوربانیانی ئەو جەنگە بەردەوامی هەیە و ساڵانە بەهۆی مینی چێنرا و پاشماوە جەنگیەکان لە سنووری ئیدارەی سۆران هاوڵاتیان شەهید و بریندار دەبن. بەپێی ئاماری دەزگای گشتی کاروباری مینی هەولێر ئەمساڵ 10 هاوڵاتی لە سنووری ئیدارەی سۆران بەرمین کەوتون کە 6 کەسیان گیانیان لەدەستداوە و 4 کەسیشیان بریندار بوونە. زۆرینەی قوربانیەکانیش لە کاتی چوون بۆ جیابەهاریەکان بەرمین کەوتون. زۆر بەداخەوە لە سەرەتای ئەم ساڵ تاکو ئێستا بە ڕووداوەکەی دوێنێشەوە 10 هاونیشتیمانی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوونەتە قوربانی. لە نێویاندا 6 هاوڵاتی زۆر بەداخەوە گیانیان دەستداوە، 4 تریشیان بریندار و کەمەندامن. زیاتر ئەو قوربانیان کە ئەم ساڵ ڕوویان داوە زۆرترینیان دەکەوێتە سنووری قەزای سیدەکان بەداخەوە. بابەتێک هەیە بابەتی ئاووری بەداخەوە ئەم ساڵ خەڵکانێک بە مەبەستی جیابارەکان زۆرتر ڕویان کردن ئەو ناوچانە کە ناوچەیەک بوون، ناوچەی قەدەغەکرا بوون، لە پێشیدا ناوچەی قەدەغەکراوی ئەمنی بوون، بەڵام بەداخەوە ئەم خەڵکانە چونە ئەو ناوچان گیان بە ڕێنمایەکانی هەم لایەنی حکومی و هەم پەیامەکانی وشیاری لای بەڕێوەبەتی گشتی کاروباری مین نەگر کە بەردەوام لەلایەن تیمەکانی وشیاری پەیامی وشیاری خۆپارێزی دەدرێت بە خەڵک و بە هاونیشتیمانان کە دوور بن لەو ناوچانە کە میڕێژکراون. عارف ساڵح ماوەی 25 ساڵە لە سۆران پیشەی سەرتاشی دەکات. ڕۆژێک بۆ هێنانی جیابەهاریەکان لەگەڵ هاوڕێیانی دەسێتە کوێستانی ڕایەت لە ناوچەی باڵەکایەتی. بەهۆی ناشارەزایی لە ناوچەکە لە چێڵگەمینێک بەرمین کەوتووە و بەو هۆیەوە قاچێکی لەدەستداوە. عارف دەڵێت ئێستا وەکو جاران ناتوانم لەسەر قاچەکانم بوەستم، کارکردنیشم وەکو پێویست پێ ناکرێ. ئەمن بخۆ ئەوە 3 ساڵە بەرکەوتەی مینم، ئەمن لەو دوکانەی 25 ساڵە کە ئیشی حەلاقی دەکەم لە پێوە ڕادەوەستم. ئەو تااقەتێ پێشانم هەبوو ئێستام نەمایە، ئەو ڕاوەستانێ پێشام هەبوو ئێستا نەتوانم، چونکو هەتا ئێستا کەم ئەندام نەبی قەدری کەم ئەندامەکەی نازانێ دەخوا ئەگەر جێگایەکت لەدەستدا یانێ ئەندامێکت لەدەستدا ئەو دە قەدری ئەزانێ. ئێستا من نەتوانم بەهۆی کەم ئەندامەوە ڕاوەستانم زۆر بی لە دوکانە و نەتوانم ئیشەکەی بە تەواوی بکەم. وەڵڵاهی نەشارەزا بووین، نەمان پرسی داخوا ئەو شوێنە مینی لێیان مینی لێنە ڕوومان لە شوێستانەکانی باڵەکایەتی کرد بەهۆی سەفرە و گژ و گیا و ئەو شتانە چوونە دەرێ بەخۆ بە جەماعەتی دوکان، ئەوش تووشی بەرکەوتەی من بووین. لە ماوەی 34 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 13670 کەس بەهۆی مینەوە شەهید و بریندار بوونە و ڕێژەکەش بەردەوام لە بەرزبوونەوەدایە. تەنها لە ماوەی ئەم ساڵدا 26 بەرکەوتەی مین و تەقەمەنی هەبووە کە 10 کەسیان گیانیان لەدەستداوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.